گفتوگوێن پرس و باس بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک زیرە کەمال سیاسەتمەدار نووسەر و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لەولێرە و لەگەڵمانە کاک زیرەک سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە خوێندنەوەی تۆ ناوچەکەمان هەندێک دەڵێن لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا ئیسرائیل سەرکردایەتی دەکات دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دەنووسینەوە ناوچەکەمان گەشتووە بە دۆخێک کەیتر لە قۆناغەکانی کۆتایی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا بێ یاخود قۆناغی دیکەی زۆر ماون هێشتا. زۆر سپاس کاکە ڕانکۆژیان خۆشحاڵم کە لەگە جەنابەت بەشدارم سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کورسات. دیارە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە دوای 7 ئۆکتۆبەر ئیسرائیلەکان خۆیان بەڕاشکاوانە بە تایبەتی بنیامین نەتەنیاهو ئەو کاتی بەڕاشکاوانە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ڕایگەیان گوتی جیهانی پێش 7 ئۆکتۆبەر و جیهانی دوای 7 ئۆکتۆبەر زۆر جیاواز دەبن لە یەکتری دوو دنیای زۆر جیاواز دەبن ئەم وەرچەرخانە ئەم ڕووداوانێک کە لە ئایندەدا ڕوودەدەن و ئێمە بەکەریان دەبین دەبێت نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕین ئەوە قسەی خۆیان بوو و دوای ئەوەشدا بەڕاستی بەهەنگا و خەریکە ئێمە هەستی پێ دەکەین و هەموو چاودێرانی سیاسی و کۆمەلگای نێودەوڵەتیش دەزانن ئیسرائیل و بە پاڵپشتی ڕاستە و خۆی لۆجستی و مادی و معنەوی و تەکنەلۆژی ئەمریکا خەریکی جێبەجێکردنی ئەو هەنگاوانەیە ئەو پرۆژە و بەرنمەیە کە لە دوای 7 ئۆکتۆبەر لە ناوچەکە پیادەی دەکەن کە هەندێکی لە ئێمە دیارە و زۆریشی لە ئێمە دیار نییە لەبەرەوە بۆ خۆیان ڕایان نەگەیاندووە. من پێم وایە گۆڕانکاریەکانی سووریا و ئاڕوخانی بەشار ئاساد و هاتنی ئەحمەدی شەرع خۆی یەکێک بووە لە دەرهاویشتە و لەو دەرەنجامانایان یەکێک بووە لە ئەڵقەی ئەو زنجیرە گۆڕانکاریانە کە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت لە ناوچەکە بیکەن و بە کردەوە هەنگاویان بۆ ناوە و هەنگاوی دووەمیش ئەوەیە کە دەیانەوێت پێگەی ئێران لە ناوچەکە لاواز بکەن لەبەرەوە بە ڕوخانی بەشار ئەسەد و ڕوخانی حکوومەتی سووریا تا ڕادەیەکی زۆر پاشەکشەیەک بە هەژمون و کاریگەری سیاسی کۆماری ئیسلامی ئێرانکرا لە ناوچەکە بەڵام ئەوان دڵیان ئۆخەینە خواردوتەوە پیان وا دەبێت ئەو گۆڕانکاری ئەوەی من لی تێدەگەم پیان وا دەبێت گۆڕانکاریەکە ناوخۆی ئێرانیش بگرێتەوە ئەوەی کە لە سووریا ڕوویدا لەوێش ڕوو بدا ئیتر هەنگاوەکان بەو ئاراستەیەن کە پێگەی ئێران لە ناوچەکە بەڕاستی نەکە لاواز بکەن بەڵکو لە مێخەوە هەڵی کێشن چونکە بۆ خۆیان وە دەڵێن ئێرانیەکان کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە دەڵێ ئێمە 5 پایتەختمان هەبووە تا ئێستا نەکەرێک پایتەخێت جگە لە تاران بەیروتیشی ئێمە بووە دیمەشقشی ئێمە بووە سەنعاژی ئێمە بووە بەیروتیشی ئێمە بوو بەڵام ئێستا گۆڕانکاریەکان دروست بوون گۆڕانکاریەکانی دا حەبدیێتەوە بەڵێ ئەوەی کە ڕووی داوە ئەوەی کە ڕوژ دەدا دەرەنجامی گۆڕانکاریەکانی دوای 7 ئۆکتۆبەرن وە ڕنگدانەوەی ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێشن ئەو پرۆژە و بەرنمەیەن کە بنیامین نەتەنیاهو باسی کرد. باشە کاک زیرەک گۆڕانکاریەک دوێنێ ینی تا ڕادەیەک بە نسبەت ناوچەکەەوە تازە بوو ئەویش بەیاننامەکەی داعش بوو لە زاری وتەبێژەکەیانەوە ئەبوو حوزەیفەی ئەنساری وتەبێژی داعش لە دوای 2 ساڵ ئەمە یەکەم بەیاننامەیە بەم شێوازە وا ڕاستەوخۆ و وەکو وتەبێژ قسە بکا و بە فەرمی هەڕەشە لە ئەحمەد شەرع بکە لە حکوومەتەکەی بکە و بڵێ جیاد لەگەڵیاندا جیهادی ڕاگەیان و وتێبێ دەسەڵاتیان لێ وەربگیرێتەوە خوێندنەوەیەکت هەیە بۆ ئەمە پێ وایە هەندێک دەوڵات لە ڕێگەی دەستگا هەواڵگریەکانیانەوە لە پێشت جوڵاندنی داشەوە بن دژ بە ئەحمەد شەرع کاگرانکۆ بەر لە هەموو شتێک من دەمەوێت ئەوە بڵێم حکوومەتی ئەحمەدی شەرع ئیتر هەر ناوێکی لێ بنین تاکە 1 هەفتەش بەبێ پاڵپشتی ئیسرائیل و ئەمریکا نامێنێتەوە بەبێ پاڵپشتی تورکیا نامێنێتەوە کە دروست کراوە گۆڕانکاریەکە بۆ ئەوە کراوە بەڕاستی سووریا ببێتە وڵاتێکی نەک دراوسێ ئیسرائیل و تورکیا و ناوچەکە بەڵکو ببێ بە پێگەیەکی گرنگی خۆیان من زۆر پێرە لە کەناڵێکی تری ئاسمانیش باسی ئەوەم کرد گوتم ئەحمەدی شەرع هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیل نییە پێگەی ئەوانە دەبێمە لێکی زیاد لە یەکتری زیاد بکەینەوە پێگەر لەگەڵ دراوسیان لەگەڵ هاوپەیمان جیاوازی
گەلێک زۆرە بۆیە من پێم وایە داعش بۆ خۆی جنابت لە من باشتر دەزانێت ڕۆژنامە نووسێکی چەندین ساڵە جەنابەت ئیش دەکەی شارەزای تێ لە بوارە داعش هێزێکی ئالۆزە لەسەر ئاستی دەرەوە لە بڕیاری سیاسیدا بوونی داعش ئەگەرچی لەسەر زەمینی واقعدا خەڵک دەگرن و دەکردن و سەردەبرن بەڵام بوونیان لە بەرژەوەندی کۆمەڵک هێز ویلایانی سیاسیشە من نامێ ئاماژەی پێ بکەم بۆیە هینانەوەی داعش یان با بڵێن زیندووکردنەوەی یان سەرپێخستنەوەی هەم دەشێ هێزێکی پاڵنەر بێ ئامرازێک بێ بۆ ترساندنی ئەحمەد شەرع کە ڕۆژێک لە ڕۆژان بیرلەوە نەکاتەوە زۆرە ساردێک لە بینی نێوان خۆی و ئیسرائیلیان ئەمریکا دروست بکات دوو بە شێوازێکی تریش دەیانەوێ بۆ ئەوەی بەکاری بێنن لە دژی وڵاتەکان کە داعش مەترسی نییە هەر لەسەر جیهان و ئەمریکا ئەوروپا بەڵکو مەترسیە لەسەر ناوچەکەش و هەر لەسەر هەموو ئاین و ئاینزاکانیش بەگشتی بۆیە من پێم وایە ئەوەی ئێستا لە حکومەتی سوودیا هەیە حکومەتی سوودیا دۆخی باش نییە وەزعی باش نییە ڕاگرەکەی فاکتەرە دەرەشەکانن فاکتەرە ئیقلیمیەکانن بۆیە لە دەوڵەتی ئاواش کە دەوڵەت زاڵ نەبوو بەسەر هەموو ناوچەکانی خۆی سەیتەرەی نەبوو بەسەر هەموو بەشە جیاوازەکانی خۆی لە زانستی سیاسیدا دەوڵەتی فشۆڕیان پێ دەڵێن سووریا یەک لە دەوڵەتە فشۆڕەکانە و دەبێ ئەمە چاوەڕوانی ئەوە بکەن کە ئیسرائیلی لە عراق بۆ لە عراق لە دوای 2003 قاعدە و 2000 داعش ئاوا بەهێز بوو چکە عراق دەوڵەتێکی فشۆڕ بوو ئێستا خەریکە وردەوردە خۆی دەگرێتەوە سووریا تا بە جۆرێک لە جۆرەکان دەوڵەتێکی فشۆڕە حکومەتێکی فشۆڕە ناتوانێت سەیتەرە لەسەر خاک و سیستەمی حکومڕانی و قەڵەمڕەوی خۆی بکە بۆیە ئەمە دەبی پێشبینیەوەی بکەین داعش لە داهاتوودا پێگەی بەهێزتر بێت و وەزەبری گەورەش بۆشێنێ باشە کاک زیرەک وەکو کورد لەوێ من ناڵم دڵخۆش بین بەڵام ئایا بە قازانجی کووردە هێزی دیکە هەڕەشە لە ئەحمەد شەرع بکەن لانی کەم پاشگەز نەبێتەوە لەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ کووردا هەیەی مامەساڕانگوی ئمە نابێت بە دوای ئەوەدا بگەڕێین بۆ جێبەجێکردنی پرۆژە و بەرنمەکانمان یان بوو بەدیهێنانی خەون و ئامانجەکانمان یان هیوا و ئامانجەکانمان لەسەر زیندوو بوونەوەی داعش هەڵبەسنین داعش هێژێکی ترسناکی تیرۆریستێ لەسەر ئاستی دنیا و یەک لە شانازیەکانی لە 15 ساڵی ڕابردوو ئێمە وەکو کورد ئەوە بووە کە هەم لە ئێرە هەم لە خۆراواش شەڕی قاعیدە و داعشمان کردووە شەڕی تیرۆرمان کردووە ئێمە بۆ ڕێهێنانی بەرژەوەندەکانی خۆمان و پاراتنی بەرژەوەندەکانی خۆمان دەبێ لە ڕێگای یەکبوونی نەتەوەیی یەک ریزی سیاسی ئەوەی کە لە خۆراوا کردمان لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و لە هەڵەبجە و لە ناوچەکانی تری کوردستانی باکووریش ئێمە دەبێ بە دوایەوەدا بگەڕین ئەو فاکتەران ئەو یەک ریزە سیاسیە پتە بکەین گوشار بخەینە سەر کۆمەلگای نێودەوڵەتی کە حکوومەتی سووریا ناچار بە قوبولکردنی دیموکراسیت بکە قوبولی سووریا بکە نەک وەکو وڵاتێکی عەرەبی کە ناوێ لێ ناو سوپای عەرەبی بەڵکو قوبولی سووریا بکە وەکو وڵاتی پێکاتەکان وڵاتی ئاین و ئاینجاکان واتە ئێمە پێویستیمان بە دووشتە نەک بە هیوا ئومێدی خۆمان لەسەر گەڕانەوەی داعش هەڵبسنین بەڵکو لەسەر ئومێدانە خۆمان لەسەرەوە هەڵبسنین کە پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئێمە بەردەوام بێ هەموو لا گوشاربخەنە سەر سووریا دەبێت سووریا ئی ئیسلامیش بێ ئی دروزیش بێ ئی عەلەویەکانیش بێ ئی کوردیش بێ ئی هەموو لایەک بێ نەک بە کۆی لەسە بنەمای هێز و منتقی هێز مامەڵە بکە باشە ئەگەر پرسەکە بگوازینەوە بۆ باکووری کوردستان با بڕوای تۆ شتێک لەوێ ماوە ئێستا وەکو پرسیارشتی مامەڵی لەگەڵدا بکرێ ینی لە ئەرزی واقعدا هەنگاوەکانی پرسەکە بۆ خۆی لەسەن ڕۆژی ڕابردوودا بینیمان یعنی حکوومەتی تورکیا چەند کەسێکی دەستگیر کردووە بە تۆمەتی ئەندامونیان لە ڕێکخراوی پەکەکە لە کاتێکا پەکەکار خۆی هەڵوەشاندەوە ینی حەزەکەم زان ڕوانینت لە ئێستادا بۆ پرسی ئاشتی چۆنە دیارە مەسە پرۆسەی ئاشتی و هەڵوەشاندنەوەی پەکەکە و ڕاگرتنی خەباتی سەکداری لە باکوور لەلایەن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەران خۆی بووە وە پەکەکەش وەکو سەرکردایەتی جێبەجێ کردووە من ناتوانم بەڕاتی دەست بخەمە ناوی شوکار و بڕیارەکانیان دیارە ئەوان بەرژەوەندی خۆیان بەخۆیان باشتر دەزانن بەڵام هیوام
بە هیوام لە دڵەوە ئەو بڕیارانێ بەڕێزەوە جەلان و سەرکردایەتی پەکەکە هەم بۆ خۆ هەڵۆشانەوە هەم بۆ ڕاگرنی خەباتی چەکداری خزمەتی استراتیژی نەتەوەیی و نیشتیمانی گەلەکەمان کار لە باکووری کوردستان. ڕاستە تورکیا تا ئێستاش دان بە پەکەکە دانانێ بە پێی پێویست ڕێز و حرمەتی بۆ لێدوانەکانی بەڕۆژەوە جەلاندانە ناوە کە هەموو ئامادەیەکی دەربڕیەوە بۆ پرۆسی ئاشتی بۆ بەرقەرارکردنی دیموکراسیات. بەڵام گوشارێکی نێودەوڵەتی و ناوخۆیش لە تورکیا هەیە بۆ ئەوەی لێدوانەکان و ڕوئیای سیاسی و بەرنامەی سیاسی پەکەکە و بەڕێز ئۆجەلان لەو قۆناغەدا بە نەزەر احتیبار وەربگیرێ ڕێزی لێ بگیرێ حسابی بۆ بکرێ. و من پێشم وایە ئەگەر کورد شانبەشانی ئەوەی کە پەکەکە خۆی هەڵۆشاندۆتەوە خەباتی چەکداری ڕاگرتووە، بەڵام خەباتی مەدەنی و دیموکراسی و ڕێپێوان و چالاشی ئاشتیانە و مەدەنیانە لە باکووردا بەردەوام بێ. من پێم وایە حکوومەتی تورکیا دەوڵەتی تورکیا ناچار بە کۆمەڵێک گۆڕانکاری دەکرێت، بەڵام وەکو باسم کە تورکیا تا ئێستا بە دڵڕقانە معاملە لەگەڵ دۆسێکە دەکا پێ وایە شتێک نیە بە ناوی پەکەکە وە جۆرێک لە جۆرەکان مەبەستی خودی ئۆجەلان خۆشەتی وای وێران دەکا کە ئێمە لەگە تیرۆردا نانشین، ئێمە قەزیە سیاسیمان نییە، قەزیە تیرۆرمان هەیە. بەڵام ئەو جوڵەی کە لە ناو پەرلەمانی تورکیا هەیە و ئەو جوڵەی لەلاەن لێدوانی هەندێک پەرلەمانتاری تورکەیە و هەندێک لە نووسەر و ڕۆشنبیرانیشان کە وتار دەنووسن لێرە و لێرە قسە دەکەن، دەڵێن دەبێت لێدوانەکانی عەبدوڵڵا ئۆجەلان و پەکەکە بە نەزەر احتیبار وەربگیرێت، چونکە کاگڕانکۆ دەبێت تورکیا ئەو حەقەتە بزانێ، ئەو بیاوێ پەکەکە پشتاو بکە، عەبدوڵڵا ئۆجەلان پشتاو بکە، ئەوان لە ساحەکە نەهێڵێن بۆ خۆی کێشەی کورتچۆنی دەوێت ئاوا حەلێ بکە. ئەمە هەڵەیەکی مێژووی زۆر گەورە دەکا، چونکە پەکەکە بمانێ نمانەیە و بەڕێز ئۆجەلانیش ڕەگ و ڕیشەیەکی پتەوی هەیە لە باکووری کوردستان، خەڵکێکی زۆر هیوا ئومێدی لەسەر ئەوان هەڵسنیوە بیاوێ کێشەی کورد لە دەرەوەی پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان هەڵ بکا. من پێمە هەڵەیەکی مێژووی دەکا ئەگە چاوەڕوانی ئەوەیە تورکیاکی سەقامگیر بێت و ئایندەیەکی گەشت چاوەڕێ بێت و تورکیا هەمان بێ بەڕاتی دەبێ حەساب بۆ بەڕێز ئۆجەلان بکات و بڕیار و ڕاستپاردەکانی بە نەزەر احتیبار وەربگیرێ و لەو ڕاستیە تێبگا تورکیا بەو میکانیزم و عەقلیەتە سیاسیە بەڕێوە ناچێ کە لە ڕێگای لولەی تفەنگ و هێزەوە حکومڕانی ئەو وڵاتە کراوە. کاک زیرەک زۆر جەخر لەسەر ڕوانین و بۆچون و قسەکانی عەبدوڵڵا ئۆجەلان دەکەیتەوە کە گوێیان لێ بگیرێ. هەندێک لە نێوخۆی کوردیشدا ئاماژە بۆ دەکەن، ینی دەڵێن هەندێک لە ڕوانین و تیۆری و بۆچوونەکانی بە تایبەت تیۆری برایەتی گەلان و هەندێک لەو دەسەواژانەی کە بڕوای پێبووە لە ئەرزی واقعدا بەشێکیان ینی بوون بە هەڵم بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان لە ئەرزی واقعدا هەندێکیان جێبەجێ ناکرێن و هەندێک لەم لێدوانانی لەم دواییانەدا گۆمان لێ دەبێ بە ناوی عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئەو لیژنەی کە دەچن سەردانی دەکەن بڵاوی دەکەنەوە هەندێک گومانیان لەوەیە مانە قسەی ئۆجەلان بن. من لەو بارەوە کاکە ڕانکۆجان هیچ زانیارێک نیە، نازانم بە قسانەی بەڕێز ئۆجەلانی نانی ئەو نینە، بەڵام پێم ئەمە سەردەمی عەلەنیەتە، سەردەمی ئاشکراکاری ئێستا. من بە خۆم بە دووری دەزانم ئەو قسانە بەنایەوە بەڕێزەوە هەڵببەسترێ. من پێم وایە ئەوەی کە دێتە دەرێ و دەگوترێ خودی بەڕێزیانن و هیوادارم لە ژیانشدا ما بێت و سەلامەتیش بێ. ئێمە دوو شتێلێکی جا بکەینەوە ما بەسەر ڕانکۆ تێکەڵ کراوە بەداخەوە ئەوەی کە پەکەکە و بەڕێز ئۆجەلانی دیعای دەکا کۆمەلگای دیموکراسی جیاوازە لەگەڵ برایەتی گەلان. من پێم وایە ئەمن بۆ خۆم دەمێکە و قەنەعەتم لا دروست بە کاتی خۆشی حیزبی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بە حیزبی شوعیتەوە کە کۆنترین حیزبە بە پارتی دیموکراتەوە کە لە دوو ئەو لەدایک بۆ بێشێتی نیشتیمانیەوە کە حیزبی سێمە لە ڕووی مێژووی لە وڵاتی ئێمە هەمووی دیموکراتی بۆ عێراق و ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان، دیموکراتی بۆ عێراق و مافی بڕیاردانی چارەنووس یان فدرالەت بۆ کوردستان. ئەمە ئەو کاتی ئەمە ڕۆکو پەکەکە بیرمان دەکرد و پەکەکە دوای ئێمە ئەو دروشمەی هەڵگرت. ئێمە داوای ئەوەمان دەکرد عێراق ببێ بە کۆمەلگایەکی دیموکراسی لە فۆرمی سیاسیدا لە فۆرمی کۆمەڵایەتیدا، هەر ئەوان نین ئێمە داوامان کردووە. بەڵام ئێمە دەبێت دوو شت بکەین. یەکەم خەمی دیموکراتیەت لە ئەنقەرە و لە بەغدا و لە دیمەشق و لە تاران بەجێ بێڵین بۆ تورک و عەرەب و فارس خۆیان باخەبات لەو چارەدا بکەن و ئێمەش پاڵپشتیان بکەین. دەبێ هەموو توانە و هێز و وزەیەکی ئێمە یەک جەختکردنەوە بێ لەسەر برایەتی
لەگە تورک و عەرەب و فارس پاراستنی یەکێتی و تەبایی بێکەوە کارکردن بێکەوە هەنگاونان بەرەو دیموکراتێت و بەرەو ئازادی واتە دەبێ ئێمە بڕوامان بە برایەتی نەتەوەکان هەبێەوە بە درێژایی مێژوش بڕوامان هەبوو کورد لەو ڕۆوە کەم تەرخەم نەبووە ئەوانن نەتەوەی سەردەستە کە کەم تەرخەم بووە بەڵام مەسلەی بە دیموکراسیکردنی کۆمەلگای تورک و عەرەب و فارس ئەوە لێگەڕێن بۆ هێز و حیزب عەرەبی تورک و فارسەکان خوان ئەوە بە ئێمە ناکرێ و هیوادارم بە ڕێزۆجەلان و پەکەکەش کە ئەگەرچی لە ڕووی مێژووی خۆیان هەڵکردووە چاوێک بەو دەستەواژەیەدا بژێڕنەوە لە زیاتی بە دیموکراسیکردنی کۆمەلگای ئەو تورکیا پێ لەسەر برایەتی تورک و کورد و نەتەوەکانی تر دابگرن ڕوە و هەنگاونان بۆ ئەوەی تورکیا ببێ بە تورکیای هەمووان. باشە دۆخەکە بۆ باشووری کوردستان چۆنە کاک زیرەک ینی بە بڕای تۆ ئێستێمە لە دۆخێکی سەقام گیرداین و لە ڕابردوودا بەتایبەت بەر لە ڕووداوەکانی ڕۆژاوە پێمانوە بوو کە کۆمەڵگەی نێودوڵەتیەمی پاراستەوە بڕاوە تۆ کارێمەکەمان هەرێمێکی سەقام گیرە هیچ گوشارێکی بۆ سەر نییە تەنان کێشەکانمان ڕەنگە کێشەی ناوخۆی بن بەڵام دوای ڕووداوەکانی ڕۆژاوا و هەندێک لێدوانی بەرپرسە ئەمریکیەکان پێدوانیە باشووری کوردستان ێستا لە دۆخێکی جیاوازتردا باشووری کوردستان لەگەر باکوور و لەگەر خۆراوە و لەگەر ڕۆژهەڵات لە ڕووی تایبەتمەندی جیاوازی زۆرە لەبەرەوە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عراقدا جێگیر کراوە واتە عراقی دەستور کە هەیە دەستوری نوێی دوای 2005 بەسەرەوە ئێمە مەسلەی فدراالێتی ئێمە لە مەسلەی دەستوردا جێگیر کراوە ئەگەر بۆ خۆمان لە ناو نەبین و خۆمان لە ڕوخێنین کاگەڕانکۆ من پێم باشووری کوردستان ئایندەیەکی گەشت چاوەڕێی دەکا مەترسینیە لەسەر ئێمە یان بڵێ لە ناو دەچین و ئەم هەرێمە نامێنێت و لەبەرەوە دەبێ عراق نامێنێ کە عراقیش نەما و کاتی لە هەموو لایەک تێک دەچێت بۆیە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە بەڵام کاگڕانکۆ من خەڵک ناترسێنم من ترس و تۆقاندن بڵاو ناکەمەوە بەڵام من لە زنجیرە وتارێکیشدا ئاماژەم بۆ کردو کاتی خۆی هەم لە بیری نوێ هەم لە ڕێگای کوردستان هەم لە کوردستانی نوێ هەم لە خەباتیش ئاماژەم بۆ کردووە ئەنفال بەردەوام جینۆسایت بەردەوام ئەگەرێکی کراوەیە لە بەردەم کۆمەلگای کوردی ئەگەرچی کۆمەڵێک برادەر بەڕاتی بەناوی ئۆپۆزیسیۆن لە دژی من شتیان نووسی گوتیان زیرەک کەمال کۆمەلگای کوردی دەترسێنێ پاڵپشتی یەکێتی پارتی دەکا کەوانە حکومڕانی لە وڵاتی بە نووسینەکانی دێ بماترسێنێ بەڵام دروستبوونی داعش کە خەریک بوو لە چاوقچانێکدا هەموو وڵاتی ئێمە لە ناوبات و ئەزمموی هەرێمی کوردستان لە ناوبا و بەو دوای ئەو مەترسیانە کە لەسەر خۆر ئاواش دروست بوون ئەوانە پێمان دەڵێن جینۆسایت بەردام ئەگەرێکی کراوەیە بۆیە من پێم وایە دەبێ یەکریزی سیاسی بەردەوام بێ بەڵام ئەوەی کە لە باشووری کوردستان باز دەکا کاکە ڕانکۆژیان بەر لەوەی گلەی لە شۆڤینزمی نەتەوەی سەردەست بکەین بەر لەوەی گلەی لە عەرەب و تورک و فارس بکەین دەبێت لە خۆمان بکەین ئێمە لە ناو خۆماندا لەو مانگونیوەی ڕابردوو لەو 50-60 ڕۆژەی ڕابردوو ئەو یەک ڕیزە سیاسی ئەم ڕابوونە نەتەوەیە نیشتیمانیەی کە کورد لە هەموو دنیادا بۆ پاڵپرسی خۆر ئاوا بەرپای کرد دەبێت نخبەی سیاسی تێبگەێنێ کاکە ئەم میلەتە میلەتێکی زیندووە کاکە ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زیندووە کاکە کورد میلەتێکی زیندووە وشیاری نەتەوەیی گەلی کورد کاکە ڕانکۆجیان بمبورەکە قسەیە دەکەم لە پێش حیزبە سیاسیەکانە وشیاری سیاسی و نەتەوەیی گەلی کورد هەر چوار پارتە هەر باشوورنا دەردەکەوێت لە بە پێش نخبەی سیاسی کەوتووە ئێمە پێمان وابوو زۆر لە سیاسیەکان ئێمە لەسەر شاشەی تەلەڤیزۆن بە کەناڵەکەی بە ڕێزە کەشتانەوە گلەیمان لە ڕانکۆیەکان دەکرد گلەیمان لە فلان و فلان دەکرد ئەمانەنەوەی تیکتۆکن ئەمانەنەوەی فەیسبووکنەوەی پات و مۆبایلن بەڵام دەرکەوت کاکە ئەوەی هاتە شەقام و هاتە زیادە 180 گەنج بوو 180 ئەو جیرە بوو کە ئێمە بەڕاستی هەوڵمان دەدا پێگەی لاواز بکەین گلەیمان لیان دەکرد هەوڵی تێکشکاندنمان دەدا لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی بۆیە دەبێ بزانن کۆمەلگایمە کۆمەلگایشی زیندووە بەر لەوەی گلەی لە تورک و عەرەب و فارس بکەین دەبی خۆمان یەک ڕێزی سیاسی خۆمان بپارێزین لەوە تێبگەین ژانی خۆراوە ژانی باکوور ژانی ڕۆژهەڵات ژانی باشوور یەک ژانە ڕاستە هەر یەک لەو پارچانە تایبەتمەندی خۆی وەرگتووە بەڵام دوجار ئەوەی کە لە هەولێر و لە سلێمان و لە هەڵەبجەی دووەک هاتە سەر شەقام کوردی هەر چوار پارچەی تێدا بە هەمووشمان هاوارمە دەکرد کوردیەکە کوردیەکە ئەم کوردیەکە دەبێت نخبەی سیاسی لە هەر چوار پارچەی کوردستان تێبگەێنێ ڕاشکاوانە وەکو زیرە کەمال دەیڵێم
بەڵێ نخبەی سیاسی کۆمەلگای کوردی نەتەوەی کورد گەلی کورد لە نخبەی سیاسی حیزب لایەنە سیاسیەکان هەڵکشاوترا. سپاس دەکەم بەڕێز کاک زیرەک کەمال سەر و چاودێری سیاسی سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس.